پیغمبری خوا علیه الصلاة والسلام کاتێک کە هیجرەتی کرد و هات بۆ مەدینە مەککەی جێهێشت و ژیانێکی تری دەست پێ کرد لە شاری مەککە، ژیانێکی پڕ لە ئەمن و ئەمان و سەلامەت و ئیسلامی دەست پێ کرد، خۆی و هاوڵانی تەماشای کرد لە ناو شاری مەدینە جوولەکەی تێ، جوولەکەش دەژی لە دەی محەڕەم تەماشا دەکا جوولەکە بە ڕۆژوون. پیغمبری خوا علیه الصلاة والسلام پرسیاری کرد، فرمی ما هذا اليوم؟ چیە ئەمڕۆ بۆ بە ڕۆژوون؟ هۆکارەکەی چییە؟ قالوا هذا يوم صالح، لروايتك ده هذا يوم عظيم يوم نجى الله فيه موسى وأهله وقومه وغرق فرعون وقومه. أما روجي كي مزنا بويا إما بروجوين لم رودا كدي محرمة خواي پروردگار موسى شوين كوتكاني وتبنو إسرائيلي رزقار كرت لجير دستيو چوسان نوو نارحتي جير دستي فرعون جنديكاني، ولو روجدا أبو پروردگار فرعون جنديكاني غرق كرت وملكي مصر هموي بو بهاي موسى مسلماناني شوين كوتي موسى بوي ايما وكو سپاسك بو خواي پروردگار لروجي دي محرم دا لروجي سركوتن من دا نايكين آهنگو نايكين تيكالي و برلاي و بدروشتي نا سپاسي خوا دكين بروجو دبين لو روجه دا. پیغمبری خوا عليه الصلاة والسلام كاوي بيست نيفرمو درو دكن چکە کە درۆیان کردبا لەو هەواڵەدا پەروەردگار پێی دەوت بەڕاستی دانان فەرمووی فنحن أحق بموسى منكم، ئێمە لە موساوە نزیکترین وەک لە ئێوە لە سەردینی موسا نەماون. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام صامه وأمر بصيامه، خۆی دەی محەڕەم بە ڕۆژوو بوو فەرمانیشی کرد مسلمانانیش بە ڕۆژوو بن، لە سەرەتا واجب بوو دەی محەڕەم هەموو مسلمانێک بە ڕۆژوو بێ، بگرە ئەمریان بە مناڵەکانیشیان دەکرد بە ڕۆژوو بن مسلمانان. تاوەکو فەرزی ڕەمەزان هات ئەنجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی صیامی دەی عاشوڕا واتە دەی محەڕەم واجب نییە، بەڵام سنەتێکی مؤکەدە هەر کەسێ ویستی بە ڕۆژوو بێت. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی صیام یومی عاشوڕا یکەفر السەنەة الماضیە، هەر کەسێک ڕۆژی دە بە ڕۆژوو بێت ئەوە گوناهی تاوانی ساڵێکی دەسڕێتەوە. کەواتە چۆن ئینسانی مسلمان بە ڕۆژوو نابیت؟ لە کاتێکدا یەک ساڵ بەردەوامیت لە گوناه و تاوان پەروەردگار دەرگایەکی عەفوی عامت بۆ دەکاتەوە و ڕەحمەتی خۆی بەسەرتدا دەڕێژێ، ئەو ڕۆژە بە ڕۆژوو بە گوناهی ساڵێکت خوای پەروەردگار بیسڕێتەوە. ئەی بۆ بە ڕۆژوو نابی برای مسلمان؟ بەڵام مەسئلەیەکی عەقیدەیی گرنگ هەیە مسلمان ئاگای لێبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێک کە فەرمانی کرد بە ڕۆژوو بن، سەحابە وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام تۆ عادەتت وایە بەردەوام فەرمانمان پێ دەکەیت کە ئێمە کەسایەتی تایبەتی مسلمانێتی خۆمان بپارێزین، نەتوێینەوە لەناو کەسایەتی غەیری مسلماندا تەقلید و لاسایی خەڵک نەکەینەوە. ئێستا جوولەکە بە ڕۆژوو دەبێت دا تۆش بە ئێمە دوت دەی مانگ بە ڕۆژوو بن. فەرمووی لئن بقیت إلى قابل لأصومن التاسع، ئەگەر بمێنم بۆ ساڵی داهاتوو نۆیەمیشی لەگەڵ دەگرین، واتە نۆی محەڕەم و دەی محەڕەم هەردووچی دەگرین ئەگەر بمێنین بۆ ساڵی داهاتوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام وفاتی کرد، بەڵام ئێمە ماین دوای ئەو سەحابە ما، بۆیە سوننە دوایە بەڕێزەکانم نۆش بە ڕۆژوو بین، پێنجشەممە و جومعە بە ڕۆژوو بیت خێریکی گەورەیە. پێنجشەممە نەتوانی 10 و 11 واتە جومعە و شەممە بە ڕۆژوو بە، کە هەر نەتوانی تەنها ڕۆژی دەیەمیش بە ڕۆژوو بی، هەر دروستە ئینشاء الله تعالی، بەڵام باشترینی ئەوەیە نۆی لەگەڵ بە ڕۆژوو بین.